گوندی عەسکەرە لە ناحیە ئەغجەلەر بەرەمی ئەم ساڵی هەناری گوندەکە جوتیارە نێو گوندەی دڵخۆش کردووە. لە وەرزی ئێستادا هەناری گوندی عەسکەر بە باشی پێگەیشتووە. جوتیارانی گوندەکەش دەڵێن بۆ بەرهەمی هەنار ئەم ساڵیان هات بووە بۆ سرکەی و بۆ هەناردانە و بۆ ڕووبە هەنار و بۆ هەمووی دەستی پێکەن. خەڵک زۆر ئەوداڵی ئەم هەنارەیە، ئەم هەنارە لە هەموو شوێنێکە هەر سەرکەوتووە و سەرکەوتوش دەبێ. دەبەرەوەی خزمەتی زۆرەکەین و هەنار و هەنجی لە عەسکەرا سەرکەوتووە. خەڵک دێ زۆر بۆ کڕینی ئەم هەنارە لە بازار کیلۆی بە 250 لێرە کیلۆی بە 1000 نارێ، ینی فەرقی گەلێ زۆر. هەنارەکەی زۆر تایبەتە بۆ سرکە، بۆ خواردن و هەموو شتێ. لەم کاتەیە زیاتر فەلاحەکانمان پەرە بە دار هەنار و ئیتر ئیشی هەنارداری و باخ و ڕەزۆوانادەن. هەنارەکە بە حکمیەوەی سەرکەوتوو بووە زیاتر لێرە لەم سنووریمە لە عەسکەرە هەنار و هەنجی زۆر میوەیەکی سەرکەوتون. شارەزایکی دەرمانی جیایی ئەمەژە بە سوودەکانی خواردنی هەنار دەکات. وەگەو دەڵێت خواردنی هەنار بۆ جەستەی مرۆڤ بە سوودە. بۆ دوانزە گرێ، بۆ قورحە، بۆ مەعیدە، بۆ ڕیخۆڵە، ئەمانە هەمووی پاک دەکاتەوە، هەمووی زبر دەکاتەوە، هەمووی تازە ئەکاتەوە. و هەروەها شەربەتی هەناریش هەم مقەویە بۆ جەستە، هەم ڕیخۆڵە پاکەکاتەوە، هەم بۆ ئەم پەتایی ئەم وەرزیە باشە، هەم ڤیتامیناتە، هەم مقەویاتە، هەم ڤیتامین سیە، هەم ڤیتامین دیە، زۆر زۆر بە سوودە. ناوکەکەیشی بە هەروەها بۆ دوانزەگرێ بە سوودە. توێکڵی هەناریش بەکاردێ لە کوردەواری خۆمانە جاران بۆ مەشکە بەکاریانە هاورد، مەشکەیان پێ تون ئەکردەوە و تون و تۆڵە کردەوە. و لە هەندستانیش توێکڵی هەنار تێکڵاو خەناکەن، ئیتر زۆر بە جوانی ئەیگرێ. و لە کوردستانیش جاران لە لادێکانی خۆشمان ئەوەیانە کرد، بەس سەوابزانام کەمەکەمە ماوە. ئیتر هەنار ماشەڵڵا لە تەوق سەرەوە تا پەنجەی پێی هەمووی هەر سوودە. ساڵانە گوندی عەسکەر بە بەرهەمی هەنار و هەنجیرەکەی ناسراوە. بەرەمی ئەم ساڵی هەنارەکەی لە ئاستێکی زۆر باشدایە و جوتیارانی گوندەکەش بە بەرەمی ئەم ساڵی هەنارەکەیان ئاسوودە و دڵخۆشن. عومەر غەریب، کورسات نیوز، گوندی عەسکەر ناحیە ئەغجەلەر.